دایک و باوکمان وەفاتیان کردبوو. دایکم لە شەڕی ئێران و عێراق شەهید بوو. دایکم باوکم پێش ئینقلابی ئێران وەفاتی کردبوو. یەکەم زەرەرمەند هەست دەکەم لەیلا خوشکم بوو، چونکە مەرزیە نەتەنیا خوشکی بوو، دایکی بوو، ڕفیقی بوو، وەکو دۆستێک بوون پێکەوە، پەنا و پشت و پەنای بوو. لەیلا زۆر هەست دەکەم لە هەمومان زیاتر زەرەرمەند بوو. ئێمە شەروات، چونکە دایک و باوکمان وەفاتیان کردبوو. دایکم لە شەڕی ئێران و عێراق شەهید بوو. دایکم باوکم پێش ئینقلابی ئێران وەفاتی کردبوو. ئێمە نە دایکمان بوو نە باوک. مەرزیە گیان و من لەیلام گەورە کردووە لە ئەسڵا توانم بێژم. دوای من کە ڕۆیشتە هەندەران لەگەڵ مەرزیە ئەڵێم بە دوای تۆ هیچ شتێ وەکو خۆی هیچ شتێ وەکو خۆی نەما. بەڵێم بدە کە تاریکیم بۆ ڕانەخەی